گەل بەڕێز حوسێن سەلامی شڕۆڤەکاری سیاسی پاوەکی ڕاستەخۆ و دێژ بەیروتێ گەلمەدابەمێ بەحەس بکەین بەڕێز حوسێن گەلک سوپاس کوین گەلمەدانەوە کە مافی میلەری ئێماژە پێکری حتا دەستکاربوونا ترامپ دێ سیاسەتا بایدنیە بەردەوام بە لێ ڕەنگە ژی سیاسەتا ترامپی گرێدە ڕۆژهەڵاتە ناوەڕاستدا یا جدا بە دیتنەوە دێ چ جداهیەک هەبە تایبەتی ژی گرێدای 4 ساڵên دەرباز بووی بێگومان هەردوو لایەن هیچ گەرنتیەکیان نییە بۆ نمونە هەم کۆماریەکان و هەم دیموکراتەکان هیچ گەرنتیەک لە سیاسەتەکانیاندا نییە هیچ گەرەنگی بە مافی نەتەوەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست نادن بۆ نمونە گرنگی بە مافی فەڵەستینیەکان نادن گرنگی بە مافی دەوڵەتانی ئیسلامی نادن دیموکراتەکان و کۆماریەکان هیچ جیاوازیەکیان نییە بەڵام هەریەکان ڕێگەیەکی خۆی هەیە بۆ سەرکوتکردن هەریەکەیان ڕێگەیەکی خۆی هەیە بۆ گوشارکردن لەسەر وڵاتانی ناوچەکە سیاسەتی خۆیان هەیە بۆ دژمنکاریکردنی وڵاتانی ناوچەکە دەیانەوێت وڵات ناوچەکە بخەنە ژێر کۆنتڕۆلی خۆیانەوە لە ڕێوەگەی سەربازی و لە ڕوانگەی ئابوووریەوە ئەمریکا ئەم ناوچەی داگیر کردووە بەڵام پێم وایە جیاوازی نێوان بایدن و ترامپ زۆر سادەیە دیموکراتەکان تۆزێک ماستاو چین تۆزێک زمان لووسن تۆزێک مجامەلە چین بۆ نمونە بە شێوەیەکی نەرمونیان داگیر دەکەن بۆ نموەکو ڕێوی فێڵ لێ دەکەن دەیانەوێت خۆیان وەکو باش خۆیان وەکو کەسانی باش و مرۆڤی چاکەکار نیشان بدەن خۆیان وەکو کەسانێک نیشان بدەن کە لە کێشەکانی ناوچەکە تێدەگەن بۆ نمونە دایانەوێت دیپلۆماسیەت بەکاربێنن بەڵام ئەمانە هەمووی لە ڕاستیدا سەرپەردەن واتە لە بنی پەردەوە شتی دیکەت دەگوزارێت لە بنی پەردەوە شتی دیکەت لێ دەکەن فێڵ لێ دەکەن زۆر بە خراپی مامەڵە لەگەڵدا دەکەن بەڵام لە بەرامبەردا کۆماریەکان یاخۆ سەرۆکی کۆماریەکان پێڵم دزەکان پێیان ئەڵێم حیزبی دزەکان چونکە لە ئەفریقا دزیان کردووە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دزیان کردووە لە وڵاتانی ئیسلامی دزیان کردووە ئەوەی کە کۆماریەکان کردویانە تەنها و تەنها دزیکردن بووە لە سەرۆت و سامانی وڵاتانی ناوچەکە بۆ نمونە ئێمە نمونەی ترامپمان لە بەردەستایە لە ساڵی 2016 هاتە وڵاتی عەرەبستانی سعودیە وتی ئێوە پارەیەکی زۆرتان هەیە لە بانکەکانی ئێمە داتان ناوە ئێمە ئەو پارەیە دەبین و پارەتان لێ دەبین داوای 400 ملیار دۆلاری لێکردن لە بەرامبەر چیدا لە بەرامبەر هیچ ئەو پارەیە لە سعودیە دزی ئەمە دزیەکی زۆر ڕوونە بێگومان ئەمە دزیەکی زۆر ڕوونە و کەسیش ناتوانێت نکۆڵی لەمە بکات بەڕێز حوسێن یا گرنگ نوکە ڕاوەستاندنە شەڕایە تایبەتیژی غەزە و بەیروت و لوبنانێ هین چه پێشبینیتکن دونالد ترامپ تایبەتیژی ji بووی 4 ساڵên داهاتی و 2 ساڵên nîvaekê dê karekê wisa şêm bikin şerbêta rawestandin berjewandiya Rojhilata Naverast giştî da yan jî tenêt berjewandiya İsraîlê da بەڵێ ئێمە ئەزمونێکی زۆر تاڵمان لەگەڵ ئیسرائیل هەیە ئەزمونێکی زۆر ئازارهێنەرمان لەگەڵ ئیسرائیل هەیە ماوەی چەندین دەیە ئێستا لوبنان کەوتۆتە ژێر کۆنتڕۆڵی ئیسرائیلەوە پێشتریش لوبنان هەر ئیسرائیل داگیری کرده بوو بەڵام دواتر ئیسرائیل لەو شوێنەیە کشابووە واتە دەتوانین بڵێن لە ساڵی 1970 تا 2000 لوبنان ئەزمونێکی زۆر خراپی لەگەڵ داگیرکاریەکانی ئیسرائیل هەیە هەمیشە ئیسرائیل ئەوەی وتووە کە ئێمە لە ڕێگەی دیپلۆماسیەتەوە مامەڵە لەگەڵ لوبنان ناکەین بەڵکو لە ڕێگەی هێزەوە مامەڵە دەکەین ئەو وڵاتانە ناتوانن مامەڵە لەگەڵ ئیسرائیل بکەن بە شێوەیەکی یەکسان بەڵکو ئیسرائیل هەمیشە بە هێز مامەڵیان لەگەڵدا دەکات ئیسرائیل لە هیچ زمانێک تێناگات جگە لە زمانی هێز نەبێت بۆ نمونە ساڵی 2006 ئیسرائیل چۆن کشایەوە بە هێز کشایەوە بەرەی مقاومە زیانێکی زۆری لە ئیسرائیلدا ناچار بوو بکشێتەوە بۆ نمونە ئێستا ئەم ڕۆژ ناوچەکەت ئەکوڵێت بە تایبەتی سنوورەکانی لوبنان و ئیسرائیل هەندێک لایەن دانەوێت ڕێکەوتن بێنە ناوچەکەەوە هەندێک لایەن دانەوێت چارەسەری دیپلۆماسی بۆ کێشەکان بدۆزنەوە بەڵام ئەمە نابێت ئێستا بەرەی مقاومە دەستکەوتی گەورەی بەدەستێناوە دژی ئیسرائیل زیانی زۆری بەرکەوتووە
بەرەی مقاومە سەربازی زۆری کوشتووە پێم وایە کە ڕاستە ئیسرائیل لە ڕێگەی ئاسمانەوە ڕەنگە باڵادەست بێت و بتوانێت ناوچەکانی نیشتەجێبوون وێران بکات ڕەنگە بتوانێت ڕێگەکان وێران بکات پردەکان وێران بکات لادیە و دێهاتەکان وێران کات لە باشووری لوبنانەوە بەڵام پێم وان نییە کە ئیسرائیل بتوانێت لەسەر زەوی و بەهێزی وشکانی بتوانێت لوبنان پێزێنێت بتوانێت بەرەی مقاومەتێک بشکێنێت تەنانەت ئەوەی کە لە ڕێگەی ئاسمانیەوە دەکات ئیسرائیل نەیتوانیوە لە ئەستەر زەوی بیکات چونکە هیچ شتێکی پێ ناکرێت ئیسرائیل تەنها لە زمانی هێز دەگات ئێستا ئێمە بەرەی مقاومە لە شەڕدایە دژی ئیسرائیل ئێستا بەرەی مقاومە دژی سوپای ئیسرائیل لە شەڕدایە واتە ئیسرائیل پرۆسەکەی دەست پێ کردووە لە بەرامبەردا بەرەی مقاومە وەڵامی دەداتەوە ئیسرائیل دەست لە سڤیل ناپارێزێت تەنها ئەپیان دەڵێت بۆ نمونە لە ناوچە سەربازیەکان نزیک نەبنەوە تمام بەرز حوسێن ئەم یعنی واقعیانە سەکینە ڕەوشێ واقع هند بینن برای مقاومه یعنی دیف سر اسرائیل سرکوه دی اسرائیل پراوستینل برانبری وان شرا یعنی دی ساد وید امریکا بید وی شر پراوستینت برجان دیا اسرائیل دا ئەوەی کە لە ڕاستەقینەی دەخوێنینەوە یاخود وەکو چاودێرەکان ئاسی دەکەن ئەگەر باسی سەرکەوتن بکەین یاخود وشەی سەرکەوتن بریتە لەوەی کە تۆ دوژمنەکەت ببەزێنیت هەروها بچتە ناو خاکەکەیەوە ئەمە ڕاستەقینە نییە ئیسرائیل نەیتوانیوە بێتە خاکی لوبنانەوە نەیتوانیوە زەویەکەی داگیر بکات ئیسرائیل بە وشەی سەرکەوتنی بەدەست نهێناوە وەکو لە ساڵی 1970کان کردی بەڵام لە بەرامبەریشدا بەرەی مقاومە نایەوێت بچێتە خاکی ئیسرائیلەوە یاخود خاکی ئیسرائیل داگیر بکات بەڵام بەلای منەوە سەرکەوتن بەلای بەرەی مقاومەوە ئەوەیە کە تۆ ڕێگری لە ئیسرائیل بکەی بێتە ناو خاکەکەتەوە ئەمە سەرکەوتنی ڕاستەقینەیە ئیسرائیل دەیەوێت حیزبوڵا وێران بکات حیزبوڵا لەناو بدات حیزبوڵا بە تەواوی لە هاوکێشەکان بخاتە دەرەوە بەڵام تاوەکو ئێستا ئیسرائیل تووشی بربەست بووە لە ڕوبەڕەبوونەوەی حیزبوڵا تا ئێستا نەیتوانیوە ئەوە بەدەست بێنێت کە هەنجامی کە هەوڵی بۆ دەدات ئیسرائیل تا ئێستا شکستی خواردووە لە بەدەستێنانی سەرکەوتن بۆ نمونە ئەوەی کە بەڕێز حوسێن ئەوە یعنی واتە تۆ ناتوانانی لە ڕوانگەی سەربازیەوە شکست بە ئیسرائیل بێنیت ئەمە واقعیە ئەگە بەحسێ سەرکەفتنی بکەین یعنی ئەمزانی ڕەوشە حیزبوڵا بەرەفکیڤە چووە ڕەوشە حەماسێ بەرەفکیڤە چووە سەرکردەیە یەنوانە مازن ئەمیندارێ گشتی ئێوانە تایبەتیژی هاتنە کوشتن هاتنە یعنی ژناوبەرن ژالی ئیسرائیلەوە نوکە دوو ڕێکل بەردەستن یان ئەمریکا بێت ڕێککەفتنە ئاسایکردنا پەیوەندیە و ڕێککەفتنە ئیبراهیمی نێڤەرە هەردوو ئالیادا بینتە وجودێ یانژی دیسا ئیسرائیل سەر شەڕێخ و کوشتنا وڵاتیا بەردەوام بن غەزە لوبنانێ ڕەنگە سبەهی ئالایەکێ دی تو چت بینی چ ڕێکێ دیل پێشن بەڵێ پرسیارەکە زۆر گرنگ بوو دەستخۆشیت لێ دەکەم بەڵام پێویستە ئێمە واقعیانەتر لە دۆخەکە بڕوانین ئیسرائیل هیچ کاتێک لە پرۆژەکانی خۆیدا چارەسەری پێ نەبووە بۆ غەزە چارەسەری پێ نەبووە بۆ فەڵەستینیەکان ئیسرائیل هیچ کات ویستی نەبووە کێشەکان چارەسەر بکات ئیسرائیل هەمیشە ویستوێتی کە حەماس بە تەواوی سەرکوت بکات هەمیشە ویستوێتی کە بەرەی مەقاومە لە فەڵەستین و لە لوبنان سەرکوت بکات ویستوێتی خەڵکی غەزە دەربەدەر بکات بیانێرە بۆ میسر بیانێرە بۆ ئوردن هەمیشە ئیسرائیل ویستوێتی غەزە لە فەڵەستینیەکان چۆڵ بکات پرۆژەیەکیشیان هەیە سەبارەت بەم پرسە پرۆژەیەکیان هەیە بۆ دروستکردنی ئۆردوگای نوێ لە غەزە کە جوولەکەی تێدا نیشتەجێ بکات لە بەرامبەردا لە لوبنانیش دۆسەیەکمان هەیە نزیکەیە لە هەمان دۆسیەوە ئیسرائیل دەزانێت ئاساییکردنەوەی پەیوەندیەکان لەگەڵ لوبنان هیچ کاتێک ئاسان نەبووە هیچ کاتێکیش ڕوونادات بۆ نمونە میسرێکێک بوو لە وڵاتانەی کە پەیوەندیەکانی لەگەڵ ئیسرائیل ئاسایی کردووە ویستە ڕێکەوتن لەگەڵ ئیسرائیل بکات بەڵام لوبنان لەم هاوکێشەیە چووە دەرەوە لوبنان نەویست هاوشێوەی میسر هەنگاو بنێت
پێم وایە کە ئەو ڕێککەوتنشی میسر پێشتر کردوێتی بۆ ئاساییکردنەوەی پەیوەندیەکانی لەگەڵ ئیسرائیل بە تەواوی شکستێناوە جێبەجێ نەکراوە لە بەرامبەردا ئێمە لوبنانیشمان هەیە لوبنان تەنانەت نەک بە تەنها موسڵمانەکان بەڵکو و کریسیانەکانی دوبنانیش پێیان خۆش نییە پەیوەندیەکانیان لەگەڵ ئیسرائیل ئاسایی بکەنەوە بۆ نمونە ئێمە نمونەی لوبنانمان هەیە سەرۆک وەزیران سوننەیە کە سوننە خاوەنی قسەیەکی زۆرە لە جیهانی عەرەبیدا و باز لە پرۆژەیەکە بوو بۆ نمونە لە چەند ساڵی ڕابردوودا بکە پەیوەندیەکان لەگەڵ ئیسرائیل ئاسایی بکرێتەوە بەڵام لەسەر ئاستی جیهانی عەرەبی و جیهانی ئیسلامی ئەم ئاساییکردنەوەی نەچوە بوارەی جێبەجێکردنەوە وڵاتانی عەرەبی نەیانتوانی چاکسازی بکەن لە پەیوەندیەکانیان لەگەڵ ئیسرائیل چونکە ئیسرائیل ویستی چارەسەری نییە نایەوێت کێشەی فەڵەستین بە شێوەیەکی عادلانە چارەسەر بکات بۆ نمونە نایەوێت فەڵەستین دابەش بکات ڕاستیژی بابەتی فلەستینی و دووزە فلەستینێک و وڵاتین عەرەبی چەندین ساڵ بین وەکە هەندێکت بێژن بازرگانی پێتکردن قەزیە عەرەبی و قەزیە ئیسلامیە نوکە وڵاتین عەرەبی و سەرێوانەدا عەرەبستانە سعودی هۆسا تەماشای ڕەوشە فلەستینی و دووزە فلەستینێت کە یانژی دەف وڵاتین عەرەبی ئەف بابەتەوەکی خو نەمایە ئەوەی ئێستا دەیبینین دۆخی عەرەب بەداخەوە دۆخێکی زۆر کارە ساتبارە بەداخەوە دۆخی عەرەب هیچ باش نییە لە جیهانی عەرەبیدا کۆمەڵێک وڵات هەن کە زۆر دۆستی ئەمریکان بە تایبەتی لە کاتی دۆناڵد ترەمپ یاخود سەردەمی ترەمپ لە ساڵی 2016 هات ڕێککەوتنی کرد لە نێوان بەشێک لە عەرەبەکان و یەهودیەکان بە ناوی ڕێککەوتنی ئیبراهیمی ترەمپ ئەو کاتە ویستی وای دەربخات کە هەموو ئەم ئاینانە یەک سەرچاویان هەیە بەڵام ئەمە هیچ کاتێک دۆخەکەی چارەسەر ناکردو ئەمە جۆرێکە لە خۆش باوەڕی چونکە ئەو وڵاتانەی کە ئەمریکا جێی کردبوونەوە لە بەرنامەی ڕێککەوتنی ئیبراهیمی هەروەها ویستی ڕێککەوتنی ئاساییکردنەوە لەگەڵ ئیسرائیل ئەنجام بدەن هیچ کام لە وڵاتە عەرەبیانە سەرکەوتوو نەبوون تەنانەت لە بواری ئابووری و لە بواری سیاسیشدا ئەم وڵاتانە نەیانتوانی بە تەواوی پەیوەندیەکانیان ئاسایی بکەنەوە لەگەڵ ئیسرائیلدا لەلایەکی دیکەوە بەشێکی دیکە لە وڵاتانی عەرەبی لە جەزائیر لە لوبنان لە سووریا لە یەمەن لە عێراق پێم وایە لە کوردستانی شتێکی وا هەیە چونکە ئەوش بەشێکە لە عێراق ئەم وڵاتانەی کە باسم کرد یاخود ئەم بازنەی کە باسم کرد نایەنەوێت پەیوەندیەکانیان لەگەڵ ئیسرائیل بە هیچ شێوەیەک ئاسایی بکەنەوە جا بە هەر نرخێک و هەر پۆستێک بێت هەرچەندە ئەمریکا گوشاری لەسەر حکوومەتی عێراقی کرد بۆ ئەوەی کە نەچێتە هیچ بەرەیەکەوە دژی ئیسرائیل بەڵام بەداخەوە بەڵام ئەوە ڕووی نەدا ئێستا عێراق بەشێک نییە لە ئاساییکردنەوە پەیوەندیەکان لەگەڵ ئیسرائیل نەک عێراق بەشێکی زۆری وڵاتانی کەنداویش ئاساییکردنەوەی پەیوەندیەکانیان پێ باش نییە بەتایبەتی وڵاتانی کە خاوەنی نەوتێکی زۆرن ئیسرائیل خاوەنی مێشکێکی مادین تەنها بە پارە بیر دەکەنەوە تەنها فێڵ لە خەڵک دەکەن هیچ ویستێکیان لە ئاساییکردنەوەی پەیوەندیەکانیان نییە تەنها دەیانەوێت پارە لە عەرەب بکێشنەوە تەنها دەیانەوێت نەوتی عەرەب بۆ خۆیان ڕاکێشن هیچ گرنگی بە مافی مرۆڤ و هیچ گرنگی بە ئەو شتانە نادەن کێ گرنگی بە لوبنان و سووریا دا کەس بەڕێز حوسێن سەلامی شڕۆڤەکاری سیاسی هینج بەیروتە گەلمەدا بوون گەلک سوپاس بووە